جاران کە خواردنە خۆین کە بەربانگەکەینەوە هەندێک خواردن تەواو قورسمانەکە بۆ لەبەرەوەی کە ئەوەنەمان برسیە بە درێژای 14 ساعات هیچمان نەخواردووە کاچینە سەر سفرە پەلەپەلەک چەند ڕێنماییمان ناو ئێمە لێرە لە ڕێگەی پزیشکەکانەوە وتمانە خواردنە بێ وردە بە شۆربایە بشکێ بە خوورمایەک نابێ هەڵپەکەین لە خواردنەوە بەڵام بەخوا زۆرجار خۆشمان ئەوە نەمان برسیە من دایمەن ئەڵم تێتە پێێنین جار وایە کێشە بۆ گەدەمان دروستەکەین بۆ هەرسکردمان دروستەکەین بەڵام هەندێک چا هەیە کە ئەگەر بێت و بخورێتەوە ڕەنگە کێشەی هەرست بۆ حەلبکە کردداری هەرست بۆ خێرابکە و هەندێک چا هەبێ زۆر سوود بەخش بێ بۆ ئەم مانگە بە تایبەتی بۆ کەسی ڕۆژوگەر کە لە پاش بەربانگ تا ئەو کاتێ ئەچێتەوە نییە و پارشێ و بیخواتەوە ڕەنگە تعویزی زۆر بابەتی بۆ بکاتەوە لەبەر باس دەگرنگترین ئەو چایاناکەین کە گرنگن بۆ کەسی ڕۆژوگەر بە تایبەتی لەم مانگەیە بۆ ئەوانەی کە کردداری هەرسیان ئەگەر کێشەیەکانەیە و بۆ سوودەکانیشی زۆر سوودی تەندروستی تریشەیە لە پشت چایەکانەوە کاک هاوڕاست قادر محمود بەڕێزان وتەبێژی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان لە خستێمانی لە لامان میوانە بۆی وەڵامی ئەم بابەتانەمان باتەوە و بڕیاریشی داوە کۆمەڵێک چات دروستکەین بۆی بزانن چی ئەکەنە ناو چیەوە کاکەوڕە زۆر بەخێر بی سڵاو لێ بە کاکەوڕاست بەخێر بی ماندوو نەبن و تەمەتان درێژ لە شتانسا خی گەورە ڕۆژووی ئێوە شوێمەش قوبوڵ بکەوە ئینشاءالله ئەم ڕەمەزانە بێتە دەرفەتێکی باش بۆ تەندروستێکی باشی جەستەمان و بە فرسەتی بزانین کە وەکو پارێزێکیش بەکاری بهێنین بۆ خۆمان چونکە عادەتی پارێزکردن و وەرزشکردن وایە مرۆڤ بە تەنیا تۆزێ تەمەڵەتیایە کاتێک گشتگیرە بێت پێکەوە ئاڵێ مردنیش بە کۆمەڵ خۆش ئاسانترە بێ لە سەرشانە لەسەرت ئاسانترە بێ ئەمەش عیبادەتێکە عادەتی عیبادەتی ژوایە گەرم و گوڕ و تینێکی زیاتر دەداتێ ئینشاءالله ئەبێتە مایەی لە ساخی بۆ ئەمین ئینشاءالله کاک هاوراز بینیمان ڕاپۆرتێکمان بینی باسی ڕاشیە کرد سوودە تەندروستیەکانی ڕاشی جا لەگەڵ ئاریە مشتومڕێکمان کرد لەسەرەوەی کە ڕاشی باش و ڕاشی خراپ ڕاشی باش ئەوەیە کە ڕۆنەکەی سەرکەوێ بەپێی ئەزمانی خۆتان زۆر باشتان لێزانی کاک ئاری شتێکی زۆر جوانمان هەیە ئێمە ئەگەر تۆ دیقەت بی لە تەواوی دنیاە پسپۆڕەکان کەسانی شارەزا کەسانی تێگەیشتوو لە دنیاە ئەگەر دانیشێ وەسفی خۆی کە بەو وەسفی خۆی کا کەشتە سروشتیەکان ئەخوا ڕۆژانە ئەوە بێگومان کوردیش یەکێکە لەو میلەتە تێگەیشتوانەی کە بەردەوام حەزی لێ شتە سروشتیەکان بخوا و بە تایبەتی ئەو شتانی کە کللتوریان بۆ خۆمانەگەڕێتەوە حەزمان لێیە بۆیە الحەمدولیلا ئێوە ژێکێک بوون لەو کەسانی کە بەردەوام لە ژیانتانە ڕنگانەوەی هەبووە بەکارهێنانەوەی شتە سروشتیەکانی ترجار لە گوێزەوەی لە ڕاشیەوەی لە دۆشاوی لە هەر شتێکەوەی بۆیە شارەزا بوونەوەی جەنابتان فەرمووتان بەڵێ دۆشاوی ئەفوڕاشی باش ئەو ڕاشەیە کە چڕی و تونگێکی تایە و لەکەڵ بەدانانی بە مروری زەمن زەیتەکەی ئەو زەیتەی ئەتری نییە زەیتێکی قورسە ئەمێنێتەوە لەگەڵیا و بەڵام لە بەشی سەرەوە خۆی ئەیبینینەوە تێکەڵ یەکەینەوانی و بەڵێ نۆشیگیانی بکەن لەگەڵ دۆشاوە و بە تایبەت ئەم وەرزی زستان کە لێمان ڕۆی ئەلحەمدولیلا بەفرێکی باش باری خواردنی دۆشاوڕاشی لەگەڵ بەفر لەزەتێکی زۆر زۆر تایبەتیمان داخی کردەوە لە کاتی بەفرەکە دۆشاوە بەفرشمان خوارد تە و گەرمی شتەیاتێ وزەیەکی زۆر باش جا خواردنی لە پاشێوانە بۆ تاقەی ڕۆژەکە زۆر باشە بەڵام ئەگەر بتوانی کەمتر زەیتەکەی لەگەڵا بخۆی لەبەر ئیسهال بوون و لەبەر ئەوەی تووشی کۆمەڵێک مزاعفاتی ڕێخۆڵە نەبینەوە چونکە ئێمە خۆمان برسی ئەەکەین بەدەر لە بابەتە ئاینیەکە کە تێبگەین لە برسی چۆنە تێبگەین لە ڕۆحیەتی کەسانی نەدار و نەبووچۆنە پێویستە ئێمە جەستەشمان پاکەینەوە لەو ژەهر و لەو چەوریە زیان بەخشانە و لە ڕێخۆڵەمانە ئەو بەشە زیانی کە ماونەتەوە ئەبێ ئەوە نەش بخۆین کە بەشی برسێتی بێڵین هەر بژی کاکەورە سوپاس بۆ زانیاریەکانت اینجا ئێستا با باسێکی چاپ بکەین بەڕاستی هەندێک کەسێ ئیتر هەر کەنانەکەی خوارد یەکسەر حەزەکە دوای نان خواردنەکە چایەکی بەسەرا بکات و چاپ بخواتەوە اینجا زۆر گرنگە ئەو چایی کە حەزی لێیەکە و حەزەکە دوای نان خواردن بیخواتەوە چایەکی زۆر تەندروست بێت
تۆ چ چایەک بە چای زۆر تەندروست دانەی و بە تایبەتیش ئێستا کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین بۆ دوای بەربان کام چایە زۆر بەسوودە لەبەرەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە یەک کێشەی بچووک بۆ زۆربەمان تووشە بێ ئەویش تێکچوونی سیستمی خەومانە یعنی لە 100 کەس ئەتوانین بڵین 90 کەسی ئەم کێشەی بۆ دروستە بێ خەوی تێگەچێ وەکو پێشووتر ئەو خەوەی نامێنێ بۆیە یەکێک لە بژاردە زۆر باشەکانە بێمە ئەو چایانە بێ کە هادئکەرەوەی دەروونمانە ئاسابمان هادئ کاتەوە وامان لێ بکە شەو خەوهێنەر بێ بۆمان ئێمە هەر دایمە بە چاڕەشەکە ڕاهاتین چاڕەشە بخۆین تۆ بهێنە بەرچاوی خۆ دێمە لە ڕۆژی ئاسایی ئەگەر 3-4 چاپ خۆیت ڕەش بە ڕۆژوو بی و شەو وەکو دوژمنی حەقی لێکەیتەوە بڵێ هەر لە شەوکای هەرە بێ 3-4 چاکە بخۆمەوە ئەوەنی کە خەوتە زڕێت تا پاشێ و وەنیە ئێخۆ ئێستاش نوێژی بەیانیەکەوێت تا تقریبا 5 و چارەک و ئەو ناوە 5 شتێکە چی ئەمێنێتەوە بۆ دەوام و ڕۆژ کەواتە تۆ خەوت زڕا خەوێکی ناتەندروستە بوو بۆیە گوڵی وەنەوشە گوڵی وەنەوشەیە یاخود ڕیحانە گوڵی ڕیحانە گوڵی ڕۆزماری ئەمانە یەکێکن لەو چایانی کە زۆر باش یارمەتی دەرمانە بۆ هادەبوونەوەی ئەعسابمان و ڕێخستنی سیستمی هەرسمان بۆ لەبەرەوەی سیستمی هەرس ڕاستەوخۆ ڕەفتی بە مێشکەوە هەیە کاتێک کە خەومان تێکچوو دەروونمان نائارامە بێ یەکسەر دروستبوونی گرژی ڕخۆڵەکانمان تووشە بێ بە گرژبوونی ڕخۆڵەکان هەڵئاوسانی سێک بە تێکچوونی سیستمی هەرسمان ئەو کاتە سیستمی ڕۆژوگرتنەکەشمان تێگەچێت بۆی باشتر وایە بۆ تعویزکردنەوەی تێکچوونی ئەو سیستمی خەوە چاک بووین کە دەروونمان ئارام کاتەوە ئەویش ڕێحانەمان هەیە چۆنایی ئامادە کە بۆ نەچای ڕێحانە بە تەنیاش بێ ئاساییە و بە تێکەڵی ئەمانەش بێ ئاساییە جاسا یەک شتیکەتان پێڵم لە غێری خواردنەوەیان چۆن سوودی لێ ببینین مەسەرەن گریمان من ئێوارە لە دوای ڕۆژ و شکاندن دوای سفرە لە قەراغی سۆپایەکەوە یا بە ئاگرێکی کەس باشە چەند شڵێکی ڕۆزماری لەگەڵ چەند گوڵێکی وەنەوشەیان تێکەڵی ئاوێکی گەرمیەکەم سەریدا پۆشم پاش 10-15 خولەکێ تاموبۆنێکی خۆشیاوتە و گوڵە باخ یەکێکە لە شتە زۆر ئەبێ ئەمانە هەموو فرێژن کاکاورازیان باسیەکەم لە ماڵی خۆتا هەبێ هەر شتێک لە قوتون رابوو لە شوشە نرابوو ئەگەر و شکرابێتەوە بەڵێ و شکراوە ئاساییە بەس ئەمەە موادی حافیزی تێکەڵ نەکرابێ دوای 10 دقیقە چارەکێک سەری داپۆشە و دواتر چایەکی خۆش ئامادەکراوە توانی بە هەنگوین شیرینیکەی ئەتوانی بە شەکری نەبات شیرینیکە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بێ بۆت و لەوەش یعنی ئەگەر ئیزافێکین بۆی زیاتر سوودی لێبینی چییە؟ ئەتوانن بە کیسی شەبەکە هەیە برنجۆکە کیسەکە خاتون نەزانێت کام برنجشتیشی تێکرێ لەم کیسانە چەند کیسێک لەم نعنای فلفلیمان هەیە لە بازارە لەگەڵ ڕیحانە لەگەڵ وەنەوشامانە بۆنێک خۆشیانە بیکەیتە سەری نەکەتەوە شەوان کە لە سەری خەوی ئەو بۆن و بەرامی مێشکەوەی تر ئارامەکاتەوە یا گوڵی لافندەر سانتر و خۆشترە ئەوە لە گوێ مازای باسی چێکەم جارێکیان و برنجۆکەم لێ بوو بە نارنجۆ گوتم کیسی نارنجۆ باسی ئەوەیە کردۆ شاوی تەماتیان چۆن دروست کردەوە وەختی خۆی ئەیوت ئەچوینە سەربان مێشەکانمان دەرکردووە لە هاو تەماتەکە ئەوە دیجا بەڵام برنجۆکی یاوینەتێ بیین بەسەری ئەوتم دایکەم قۆماشی نارنجۆکی یاوەست ئەوە بێ باسی ئەواکە لە گوێمان جا برنجۆک و نارنجۆکەکەی لە ئاریە کاگاڵ ڕاست قۆرەکەی علادینمان هێنا تابێ مەئەوە باشە بەم قۆرەی علادین پێمان بڵە چەند چا هەیە بۆ مانگی ڕەمەزان ئاویترەمە من ئاوایکی لێکەمەتەیەکەم و تۆ پێمان باشە باسی ئەوە بکەین لە ئێواران لە شکاندنەوەتر ئەزانیتی با سێردووکیەکەین بۆ منە دوای بەربانگ چ چاک زۆر بە سوودە بۆ پارشێویش بەڕا سێردووکی ئێمە سەرەتا حەزەکەم باسی چاکوین کە زۆر ترند زۆر باو کۆمەڵێک سوودی تایبەتی هەیە باشە کە ئەویش گۆڵدن تی چایەکی ئاڵتونیە کە بەرگری جەستەمان زیاکە هەیە هەمانە بەرگری جەستەمان زیاکات ڕێخستنی سیستەمی هەرسە بۆ نەخۆشانی شەکرە باشە ئەو کەسانی کە کێشەی چاوریان هەیە باشە
ئەو کەسانی کێشەی ئێسکیان هەیە توانە سوودی لێ ببینن کەواتە ئەم گۆڵدنتی ئەم چاوەڵتونیا ناو ئەنێین پاشای چاکان بۆ ڕەمەزان بە تایبەت ئێستاش وەرزەکەمان لە ناوەڕاستی وەرزین لە گۆڕانی وەرزەکانی وەرزێکی تر پەتای وەرزی لە ئارادایە بۆیە سادەسەکەین بە ئامادەکردنی ئەو چاوەڵتونیە چییە کاک هاوڕاست زەردەچەوە تۆ پێم بڵێ منە هێنمە خمە بەخێنا پێکەوەیکین بێن هەر ئەمە بە بێنین دانیشەوە ئێمە کەوچکێکی زەڵاتە لە زەردەچەوە ئامادەکەین بۆ ئەمە بەکارنانی سەرەتا ویستم ئاوەگەرمەکە بکەین بەسەر باشە قەیچەکەی زەردەچەوەکەی تێکەین لەبەرەوەی مادەی کەرکومینی تایە باش بۆچی باشە مادەیە مادەی کەرکومین کاریگەری زۆر باشیە لەسەر بەرگری جەستەمان و بۆ ئێسک زۆر باشە بۆ گەدە باشە بۆ دڵ باشە بۆ سوڕی خوێن باشە بۆ چاوریەکان باشە زۆر بە یعنی سوودی لێ بینین کەسێک ئەتوانێت بیخوات هەموو کەسێک ئەتوانێت ئیسفادەی لێ بکات و بیخوات هەر بە تەنیا خۆی ئەمە ئاوی تێبکەی ئیسفادەی نییە بە تەنیا خۆی بەڵام ئللا زەرورە ئاڵەتی ڕەشی تیابێ حاڵەتی ڕەشمانێ لای شێف بۆ بێنم کاک هاوڕاست ئێستا بۆ زۆر زەرور و هێنا بوشمان نازان بۆستا حاڵەتی ڕەشمانێ لەوێ چیترمانە پێویستە بۆ خێمان پێویستە تەنها سابی یەک کۆچکی چا لە زەنجەفیل بکەین تێکەین یەک کۆچکی چا زەنجەفیلیش بەڵێ باشە وەڵام ئادەم هەر لێوێ دادنا بە هەموو چاکان لێوێ دروستکەین کاک باش هاوڕاست باشە تۆزێک ئاڵەتی ڕەشیش بەکارهێنین ئێستا ئەرە کاک هاوڕاست تۆ شتێکم پێ بڵێ ڕاستە ئەمە دارچین نییە ئەمەیان دارچین نییە ئەمە دارچین نییە بۆی بینەرانمان ئەمەیان دارچین نییە ئەمە دارچینە ئەوەیان دارچینی نییە کە زۆر ساف و جوان و لە کیزنرا و ڕێک ئەڵی بەڕاستەکە ناوەکەشی باوەڕکە ناوەکەشم بیرچوە ناوێکی تری بەکار ئێمە ئێستا بم دەستەکان ئەمە دارچین دەست تۆ خۆش بە ئەمە دارچینی ئەندارەکەی تراوی ئەمەیان ئەیبینیە چۆن نەزانێ و دارچینە کاکە هاوڕاست لەگەڵ ئەو شتەی ترا هەر سروشتەکەی دیارە شتە سروشتەکان عادەتەن خواروخێ چوتۆزەها زۆر ڕاست ئەوەی تر زۆر ڕێکە بەڵە لە بازارەکان ڕەنگێکی کاڵی هەیە بۆنێکی زیاتری وەکو گورزیشە وەکو گورزیش دانراوە ئەفرۆشێ ئەوە دارچین زۆر ئاگدار بن بەرەوە گەویستان دارچین بکڕن بتوانن جایکەنەوە لەگەڵ ئەو بابەت من ئاگام لێ نەبوو چیتان تێکەڵیە کرد تونیا زەردەچەوەمان تێکرد کەوچکێکی زەڵاتە زەنجەفیل کەوچکە چایەکمان تێکرد پارچەیەک لە دارچینی تێەکەین باشە ئاڵەتی ڕەشەکە زۆر کەمی تێ بکە بۆچی ئەم ئاڵەتە ڕەشە بەکارێنی طبعاً خۆی جگە لەگەڵ زەنجەفیلەکە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ گەرمکردنەوەی جەستە کلیلی چوونە ژوورەوەی مادەی کەرکومینە بۆ جەستەمان چۆن ئەڵێن بە ڤیتامین سی ڤیتامینەکانی کە ڕەوانەی جەستە ئەکرێ باشە ڤیتامین ئێ ڤیتامین ئێ و چی کێ و ئەمانە هەمووی سی یارمەتی دەرە بۆ داخڵبوونی جەستە ئەم ئاڵەتی ڕەشەش یارمەتیدەری کەرکومین و مادەکانی ترەیە بۆ داخڵبوونی جەستەمان باشە ئەمە نەمان تێکرد باش ئێمە لە ماڵەوە پێویستە چی بکەین ئاوی تێکەین ئاوی گەرمی تێکەین سەریدا پۆشین و پێش خواردن یەک تۆز گوڵاوی تێکە بۆچی گوڵاو بۆی تامی خۆش بێ ئەتوانی پڕیکەیت ئەوە چاڵتونیەکە ئەمە چاڵتونیەکە گۆڵدن تی گۆڵدن تی ناوەکەی بە خۆیەتی تەسەور کە تامێکی زۆر خۆش گەرمکەرەوەیکی زۆر باشی جەستە بە تایبەت ئەو کەسانی کە دایمە هەست بە سەرماکەن زەردەچەوە ئاڵەتی ڕەش و گرژی ڕێخۆڵەکان و سەرمابوونی ناوەی جەستیان تەشەنوجیان زۆرە بۆ ئەوانە بە بەرگری جەستیان کەمە ئەتوانن سوودێکی زۆر باش لەم چای ببینن واتە بیبەرە ڕەشەکەی ئاڵەتە ڕەشەکەی هەربێت یا بێت چکۆوەکو ئەوەی کە لە تۆ وەکو مەچینەیەک وایە بۆی بتوانە مادە زەردەچەوەکە بگەێنێتە ناو ئەگەر بەبێ ئاڵەتەکە قەرار بێ لەو کۆچکە زەڵاتەیە نیو کۆچکە چاپچێتە ناو خوێنەوە ناو خانەکانی لە شمانەوە بە ئاڵەتەکەەوە هەمووی داخڵە بێ هەمووی داخڵە ئەمەکەی بخورێ بەڵێ ئەمە لە دوای نانی ئێوارە تۆ توانی بیخۆی باش ئەتوانی چی ئینجاشی تێکەڵکەی ئەمە لەگەڵ گوڵاوەکە بۆی بۆنی خۆش بێ هەست بە تامێکی خۆش پێ ئەتوانی بە هەنگوی شیرینیکەی یان بە گوڵاو
گوڵاوەکە هیچ تێتمان کرد بۆی بۆنێکی خۆش بات یا هەر هەنگوینەکەی تێ بکەی بۆی شیرین هەنگینەکە بێ. توانی بۆی شیرینکە یا خۆ شەکرێکی نەباتی تێکەی بەڵام لە ئەستێکی کەما بۆی کێشەی شەکر بەتایبەت دوی شەکریان هەیە پێویست ناکات تێشیکە زۆر چاکە. باش سارد دارچینیەکە بۆ نەخۆشانی شەکرە باش بوو باش ئەم دارچینێکە دارچینەکە بۆ نەخۆشانی شەکرە ئێستا چایەکی دارچینیش دروستەکەنا چای تریشمان لە بەس ئەمە ویستم پرسیاری ئەو بکەم بە گەرمی بخورێتەوە یان بە ساردی وەڵاهی داینێن ساردێتەوە یان ئەگەر دوانیت بە گەرمی بیخۆی هەر خۆشی شۆ ئاساییە و چونکە بۆ ئێمە بە هاڕاوی بەکارمان هێنا یەکسەر تێکەڵە بێت جارێکتر پێمان بڵێرە و چی بوو کاکەوراز بۆی بینەران دووباری کەنەوە بۆنی زۆر زۆر تایبەت و خۆش حەزەکەی بۆنیکی تخوا کاکەوراز پێم بڵێرەوە بابەت بە ڕۆژم بۆ ئەو کەسانی کە پیان خۆشە بەرگری جەستیان بەهێز بێ چای ئاڵتونی باشترین چایە لە ماڵەکانیانە بەکاری بێنن بە تایبەت لە دوای شکاندنی ڕۆژوو و خواردنی نانی باش لەسەر سفرەکانیان ئەما بێ نانێکی باشی خواردە بە ئینجا بیخوارد نانی خواردوو تێکناتی دیارمەتیە بۆی کە تۆ گەد تووشی تێکچوونی گەدە و هەرس نەبی ئەوە بەرگری جەستت بەهێزەکە گەرمکەرەوەیکی زۆر باشی لەشە ئەم چا ئاڵتونیە زۆر سیفاتی باش هەڵەگرێ کە پێک هاتووە لە زەردەچەوە کەوچکێکی زەڵاتە یەک کەوچکی چا یاخود شتێکەمتر زەنجەفیل باشە نیسپەی کەمتر لە کەوچکە چاک ئاڵەتی ڕەش پارچەیەک لە دارچینی بە گوڵاو تاموبوونی خۆشەکەی تۆزە هەنگوینی تێک بە تۆزێ هەمین شیرین باشە اینجا کاکاوراز زەردەچەوە سوودی زۆری هەیە یەکێک لە سوودەکانی نازام خانمان زۆر بەکارێن نەڵم بۆ پێستی دەموچاویش باشەوەیە ئەو زەردەچەوەی بەڵام ئەوەی کە بۆ خواردنە بێ ئەوە نییە نەخێر لەبەرەوەی ئەوەی کە بۆ خواردن ئەبێ هەر بەسیترین نمونەت لەسەری بۆ بێنمەوە کاتێکە بەکارێنی ڕەنگەکەی ئەمەە درەنگ دێبێتەوە لە دەموچاوکە بەردەستەکەیتر لێ نابێت لەبەرەوە تۆزە بە پرۆسسێکی تایبەت تا ئەڕوا ئەوەی کە بۆ دەموچاو ئامادەکراوە ئەمە ئەو من ترخێنا بینم کاکە و ڕاستێناوتە ترخێناکرێ بە چایمەەر بیستمانناکرێ بە شۆرباکەیەکەین خۆمە شۆرباش دەبێ بخۆین لە ڕەمەزانە زۆر بەسوودە با چەند چای دروستکەین من ڕازیانە چای دروستکەین باشە یەکێک چاکان بێنین دوای ترخێنەکە بەجیاڵێ ماڵی پڕ لە ڕازیانە و بەس کێشە مرد ئەو کەسانەی کە غازاتیان زۆرە و ئاوسانی سکیان هەیە هەستەکەن هەرسیان باش نییە ئەم ڕازیانەی بە دوو شێوازە خوێ هەم بە شێوازی چا ئەتوان ئامادەیکەن کێ دایکانی شیردەر مناڵی بچووک گەورەکان بە ساڵات چوان نەخۆشانی شەکرە کێشەی نییە زەخت کێشەی نییە نەخۆشی دڵکێ زۆریش باشە بۆ دڵ زۆر باشە بۆ کەسانی کێشەی غودیان هەیە زۆر باشە بۆ کەسانی کۆکەیان هەیە بۆ کەسانی سکێشیان هەیە بە دوو شێواز ئەمە ئەخورێ ئامادەکردنی لەگەڵ ئاوێکی گەرمە یاخود کوڵاندنی ئێستا کە ئامادەیەکەین یاخود ئێمەی پیاو لە دوای نان خواردن مشتێک بخێنە گیرفانمان تۆزێک تا ئاچین بۆ مزگەوت تۆز بیجوین و گازی لێگرین و قوتیبین هەم تامی خۆشە هەم بۆنی دەممان خۆشەکە هەم هەرسیشمان ڕێگەخە ئەمە ڕازیانەکە ئەمە قەینا بخێنە ئاساییە ئەمە ئەتوانی تۆ یەک کەوچکی زەڵاتەی پڕ ئەمە ئاوەکەی زۆرە ئەمە زۆرە ئەمە تۆزێ بەڵێ بۆ پەرداخی کە بەکارڕانیاری یەک کەوچکی زەڵاتەی پڕ بۆ کووپێک ئیترەمە ئەگەر هەتا ئاوەکەی گەرم بێ سوودی زیاترە گەرمیش ئاوەکەی گەرمە هەتا ئاوەکەی هەوردەوردە ڕەنگایەتەوە هەتا ئاوەکەی گەرم بێ سوودی زیاتر ئەم ڕازیانەیە ئەمە هەردانرێت یان تێ بدرێ و وڵایتر تێگەدرێت و تەبعەن یەک شتمان بیر نەچێ هەموو چا سروشتیەکان ئەبێ سەری داپۆشرێ وا بۆی بە تەواوەتی ئەو هەڵمە هەندێکیان زەیتی ئەتریان هەیە یاخود ئەو هەڵمەی کە دەر ئەچێ زەیتی لەگەڵایە بۆی تێکەڵی خۆی ببێتەوە و تۆ سوودەکەی بە تەواوەتی ببینی ئەمە تا کاتی پارشێ و ئەتوانی دوو جاران باشە اینجا ئەم ڕازیانەی کە تۆ باسی لێواکی هەر من بینیمە بە شێوازی ئاوی ڕازیانە شێ لە بازاڕەکانەوە دڵۆپێنرا خۆشحاڵی و ئێستا کارگەکانی کوردستان کۆمەڵی کارگەی ئاوتکمان هەیە لە سلێمانی دەوروبەریە کە ئاوتکی گیاکان دروستەکان وەکو جاران پێوترا عەرەقیات کە لە ناو فارس و
لە وڵاتی ئێران زیاتر بۆ مەشهورە عراقی ئەوە ئیتر ئەمە پۆنگە هەیە جاترا هەیە من تووشی شتێ بووم بۆ عراقی نعنا و ئەوانە شەی بەرات بوو کە ڕامەوە بۆ ماڵەوە لە ناو دەرگای سەلاجەکەیە لە ناو دەبێ کادانرا بوو کاکەوراز نەمزانی عراقی نعنایە هەڵم قوڕانتانیەوەی زۆری بەس باوەڕێکی هەموو مەعیدە و ئەمانەم هەستمە کرد سوتاوە کە بڕێکی زۆری لێ بخۆی کەواتە زۆر خراپەوە بە تایبەت نعنای فلفلی من خۆشم ئەو حاڵەتم لێ بەسەر هات من نەمزانی زەیتەکەیەتی لەبەردەستما وەکو تۆ فەرمووی هەر بە بەشپرزەی دەستم ماویستم یەک قومی لێ بخۆم بەس زەیتەکەی بوو تصور کە یعنی بەلایانی کەمەوە 10 سەعات زیاتر ناڕەحەت بوو قورگم تاگەدەم زۆر ئیزعاجتەکە بۆی بزانین بڕەکەی چەندێک بە قووەتی عەتریان هەیە زەیتێکی سوتێنەریان هەیە باشتر وایە لە کاتی بەکارهێنانی ئەم شتانەیە کە ئەیکڕیت لە هەر کەسێک داوای ڕێنمایی لێ بکەیت زۆر ڕاستە ئەڵێ هەموو کەسێک شتێکە بخوێنەوە هەموو کەسە بەیانیان کە هەڵەسێ لە خەو کەمانەمە بۆ دوای ڕەمەزان یان هەڵەسی لە خەو بۆ پارچەیش ڕەنگە وابێ ئاوی کوڵاو و دارچین بەتەنیا بخوا ئەمە ژۆک و چایەک ئەژمارەکرێ بەڵێ بەس یەک شتمان بیر نەچێ من دایما ئەڵێم لەگەڵ هەموو چایەکانە هێل گوڵەباخ هێل و گوڵەباخ با ئەم دوشتەمان هەبێ بۆی لەزەت با بە چایەکەی دارچین خۆشە خۆی دارچین خۆی زۆر خۆشە جا تۆ گەر دارچین و گوڵەباخ پێکەوە بخۆی زیاتر عاشقی ئەو چایە ئەبیت و زووتر ئەیخۆیت و زیاتر ئەیخۆی ئێستا گەر چایەکی دارچینی ئامادە بکەین کاکەوراز عادەتەن سێری کە با ئێمە یەک شتمان بیر نەچێ کاگاری کاتی ئێمە چایەکی دارچینی ئامادەکەین دوو جۆر دارچینیمان هەیە هەڕاومان هەیە و نەهەڕاو کاتی شتەکانمان بە هەڕاویەتە بەردەست باشتر وایە لەگەڵ ئاوی گەرما تێکەڵیکەین کاتێکیش کە بەم شێوازە بوو توێکەڵ بوو یاخود ڕەگ بوو یان تۆوێکی پتە بوو باشترە بە ئاگرێکی کەس بکڵێنرە یانی نابێ بخێنە ئاوی گەرمەوە ئەو سوودەی نابێ ئەو مادانەی ئێمە بەسمانە لی نایەتە دەرەوە زۆر کوڵاش بێ ئاوەکە بەڵێ هەر کاتە سابۆنم نە ڕەگی بەلەکمان هەیە شیرین بەیانمان هەیە کە بۆ گەدە زۆر باشە و جاری کەش هەر لە خزمەت جەنابتانە باسمان لێ کرد کە یارمەتی دەرە بۆ هۆرمۆناتی خانمان یارمەتی دەرە بۆ ڕێخستنی سیستەمی گەدا و هەرس هەتا بۆ ئەو کەسانی کە شەکرە و زەختیان دا ئەبەزێ لە ڕەمەزان ناتوانن دوای بانگی ئێوارە بیخۆن ئەو چایە سوودی لێ بینن تەسەوەر کە بە کوڵان نەبێ هیچ ئیسفادەیەک ناکەی لە ئەو ڕێگە زۆر باشە بۆنی ڕازیانەکە یێتە لای من بەڕاستی بۆنی زۆر خۆشە ئەمە گرنگە وتمان بە ئاوی کوڵاو کەواتە بینەران مەمە بزانن بۆی ئەوەنە وردیەکەم بۆی ڕەنگێک باتەوە بۆمان باشە ئەمە هەر دارچینەکە خۆی بەتەنیا دارچینەکە خۆی بەتەنیا تەبعەن خۆی ڕۆژ و گرتن ئەگەر تۆزە هەمووینیشی تێکی خۆش نییە بۆ تۆ بەس بۆ یەکێک نەخۆشی شەکرێ هەبێ باشترە تینەکە ئەمەشدانین هەتا ڕەنگەکرێ کاتەکەمە بەرەو کەم بوونەوە حەزەکەم چەندین تۆزە باسی ئەو گوێز و ئەمە چێلیمە بەسترایەوە تری ژۆنیە باسی ئەو شەربەتە بکەین باشە لە ناو عەرەبە و بە تایبەت لە ئیمارات و لە وڵاتە دراوسێکانمانە وڵاتە عەرەبیەکانە زۆر گرنگی دراوە بە شەربەتی لیمۆ بەسرا باشە ڕاستە هاشە زۆر گرنگی پێدراوە ئێمە چۆن دروستی بکەین تام و لەزەتێکی زۆر باشی هەبێ هەموو ئێوارێکی لەسەر سفرەکان بخورێ ڕیخۆڵەکانمان بە تەواوەتی پاک بکاتەوە و ئیلتیهاباتی گەدە و ڕیخۆڵە نەهێڵە ئەم لیمۆ بە شەربەت یا بە چاش توانی بە چاتوانی بەس بە شەربەتەکە خۆشترە قەیدەکە بە تۆ ئێستا ئامادەیەکەین و باسی شەربەتەکە یەکەین یین مەسەلەن سێ لیمۆ بەسڕای زەرد لەگەڵ سیانی ڕەش یەکی یەک دوو کونیتێ ئەەکەیت ماشە و دواتریش ئەیکەیتە ناو مەسەلەن لیترێک لە ئاوەوە باشە ئەو ڕەش و زەردە فەرقیان چییە کاکەوراز لە تامە لە تامە فەرقی هەیە هەندێک تۆزێ ئەمە مەیلە و تاڵیەکی تایە ئەم ترشیەکی تایە و ئەمیان کاریگەری تۆزە زیاترە بۆ ئیلتیابات ڕەشەکە بڵێ مەمەد وتمان شەربەتەکە یان چاکەیەمە ئەمە ئێستا من بە شێوازی شەربەتەکە دروستیەکەین بەڵام چای لە ئێستا لە ئێستا چایە بەڵام خۆ شێوازی شەربەتەکەی
ئاوی ساردە بۆ بێنم کاکەوراس حەزەکەی بە هەر بکەینەوە بۆی جێ بێتەوە دوودانی تێەکەین باشە ئەگەر ئاوی سارد تێ با بوو بێنم بە ئاوی گەرمەکایکەین بۆی ڕەنگەکە باتەوانێ بە ئەوە دەریکین کاک باش چی بکەین دانەیەک یەک دانە کافیە باشە ئێمە هاتین مەسەلەن سیان لە لیمۆ بەسرای زەرد سێ لیمۆ بەسرای ڕەش لەگەڵ نیسبەیەکی کەم یاخۆ دەگەر بە کەوچک بڵین کەوچکە چێشتێک لە گوڵەباخ وەزایدن پارچەیەک لە دارچینی حەسکەی تێکیاتینەکەی ئاساییە تاوە ئەمە نەکافیە گوڵەباخ و لیمۆ بەسراکە ئەی کوڵێنی لە پێش لیمۆ بەسراکە جوان جوانە جوان ئەی کوڵێنی لیمۆ بەسراکە لە لیترێ ئاوە دوای ئەوە دایانی سەریدا پۆشی کە سارد بۆەوە ئاوەکەی لیمۆ بەسراکەی لێ لە ئابی بەزاوەکە ئەمێنێتەوە گوڵە باخەکە ئەەکەیتە ناوی کە بڵین لە تۆزای ئاوی گەرمایش تام و ڕەنگی ئاوەتەوە ئەو ئاوی گوڵە باخەکەشی تێکەڵەکەی دواتر بەهانگوین شیرینی بکە و داینێ لە سەلاجەیە شەربەتێکی زۆر بە لەزەتی مزرێ بۆ دەرەچێت زۆر جاستەکەم زۆر خۆشیشە لە کللتوری لە وڵاتە عەرەبیەکان زۆر زۆر گرنگی پێدراوە کاکەوراز ئەو لیمۆ بەسرای لەگەڵ ئەوەی لەت کراوەکە چی فەرقا توانی بە تریشیان لەرە شەربەتی پێ ئامادەکەی ئەمەیان ئەویان لیمۆی شیرازیە هەر وەکو لیمۆ بەسراش بەکار نایەت نازانم نەرەوە بەکارێن بەجێتی لیمۆ بەسرا بۆ خواردن ئەوە تامێکی زۆر مزری هەیە و ڤیتامین سی زۆر زۆرە ئەوەش دەتوانین احتیاجی هەم وەکو شەربەت هەم وەکو چا بەکار بهێنرێ ئەویان لیمۆی شیرازیەوان لیمۆی بەسرایەوە تەنها دوو خولەکمان ماوە بە خێرایی ترخێنەکە ئەوەشمان بۆ باسکەوە لەگەڵ ئەو خواردنی ترخێنەکە لەبەرەوەی ڕیشاڵی زۆرە زۆر باشە وەکو شۆربا بەکار بهێنرێ بۆ کاتی بەربان ترخێنەکە لە کاتی بەربانە زۆر گرنگە بەکار بهێنرێ شۆفانەکە ئەو کەسانی بە تایبەت نەخۆشن چاوریان بەرزەوە خوشەکەیان بەرزە بەڕاستی حسابکەن دەرمانێکە ئەیخۆن شۆفانەکە بیکەن بە شۆربا سوبێکی زۆر باشی بێ ئامادە بکرێ زۆر گرنگە و بەڕای من بەپێی ئەو توێژینەوانی کە کراوە بەپێی ئەو چاوریە باشی کە لە گوێزا هەیە گوناحە هەرچ پارشەیە بەبێ گوێز بەڕێکەی گوێز چاوریەکی زۆر باشی تایە چاوریە سوود بەخشەکە زاڵە بێ بەسەر چاوری زیان بەخشە و قورسە لە گەدەیە درەنگ هەرسای بێ ناشێ لە قەڵەوبی ئیزعاجی شت ناکە لانی کەم 3 بۆ 5 گوێز هەموو پارشەیە خۆ لەگەڵ پارچەیە پەنیرا یاخود دوو هێلکەی کوڵاو بێ ئەوەندەی کاتوانیت گوێزی ژێستای خەنە ناو ئاو خێودایانێن ئەوەش زۆر زۆر خۆشەوە شێواز خانمان یا خۆ شێفەکان دەتوانن حازری بکەن کە تامولەزەتی تایبەتی هەیە دەست خۆش بێ کاکاورا سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆی کە فێرت کردین چەند چاو هەروە شەربەتی تەندروست ئامادە بکەین دەست خۆش بە دووبارە ئێوارە ئەو چای ئامادەکەی کامیان ئەوەی زەردە چاوەکە ڕاوڵی هەمە یەک لێک خۆشترە بۆن و بەرامەیەکی ماشەڵڵاوانە تایبەتی لە ستودەکە ئەمە هەر زۆر تایبەتە ئەمە هەر هەر نەیکردبێ دەست خۆش بە دووبارە کاکاورا ماندوو نەبی دەست خۆش